مامۆستای بەڕێز من زەکاتم هەیە دروستە بیدەمە خوشکەکەم، مامۆستای بەڕێز زەکاتم هەیە دروستە بیدەمە براکەم، مامۆستای بەڕێز زەکاتم هەیە دروستە بیدەمە ئەمانە. تۆ ئەزانی زەکات پیسی ماڵەکەتە کە دەری ئەەکەی، تۆ ئەزانی زەکات پیسی ئەو ماڵەیە کە تۆ ساڵێک ڕەبەق لە ناو بازار هاتوویتە و چوویتە دەفتەرێکت ناوەتە یەکە و ئەزانی چەندێکی زەکاتە 102 زەکاتە، یعنی لە 102 یعنی جەنابت خوشکم شووی کردو لەسەر پیاوەکەیەتی بیژێنێ خۆ لەسەر من نییە. هەر کاتێ تەلاقیدا خوشکەکەمی پێ نەگوزەران ئەیهێنمە لای خۆم بەخێوێکم. یعنی تۆ یەک ئەو ژنت کە لە ماڵتایە ئەمڕۆ تەلاقی بدەی 2 مانگتر شووەک دوای 4 مانگتر کە عیدە شەرعیەکەی تەواو کرد چێ شووە کاتە زەلامێتر ئامادەی کەوەنتەری بۆ بکڕی، کراسی جوانی بۆ بکڕی، 6 دڵبازنی بۆ بکڕی، پۆز لێدا بەسەر خوشکەکەتە. ئەوە غیرەتەکەت بێ، ئەوە غیرەتەکەت بێ زەکات بدەیتە خوشکەکەت. والله ئیسلام بۆ ئەوە هاتووە لیکەی نەرتەقی بئەخلاقنا، بۆی ئەخلاقمان بەرز بێ. معقولە تۆ دەفتەرێ دۆلار لە ماڵەکەتا بێ بڕۆی 2 وەرەقە و بدەیتە براکەت بڵێ کاکە ئەمە زەکاتە، کورە 2 وەرەقەی بدەرێ بڕۆ بڵێ کاکە گیان ئەمە 2 وەرەقەیە هی خۆمە، تو ناوی ئەڵڵا لێم وەرگرە. دەستیشی ماچکە بڵێ کاکە ئەمڕۆ من دەفتەرێکم هەیە، ئەوە 2 وەرەقەم پێشکەش بە تو کرد، ئەگەر ڕۆژێک هاتوو نەمبوو توش چاو لە برای خۆت بێ. دەستیشی ماچکە بیدەرێ. خوشکێکی بەڕێزت داوەتە شوو لە لای پیاوێکی غەریبەیە، ئەڕۆی ئەڵێ خوشکەکەم ها ئەوە وەرەقەیە زەکاتە بیخۆ، لەولاوە 10 دەفتەر دۆلارت لە ماڵە داناوە. ئیسلام بۆ ئەوە نەهاتووە ئێمە ئەخلاقمان نزم بێ، ئیسلام بۆ ئەوە هاتووە لیکەی نەرتەقی بئەخلاقنا. قەناعەتتە بێ دەفتەرێ دۆلار 20 بڕوان پێ بکە دەفتەرێ دۆلار لە ماڵەوە بێ 20 وەرەقەی لێ دەرکە کەم ناکات، خاصەتەن بۆ سیرەی ڕەحم بێ. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێت هەر کەسێ ئەیەوێ تەمەنی درێژ بێ، ڕزقی زۆر بێ، زیکر و یادی لە ناو خەڵکا بەرز بێ، با سیرەی ڕەحم بگەێنی. گەورەترین سیرەی ڕەحم ئەوەیە تۆ کاتێک کە پارەت هەیە چۆن لە ڕوو دێ زەکات دەیتە خوشک و براکەت، چۆن لە ڕوو دێ. یعنی من والله براکەت زەرورترە لە مناڵەکان خۆت، والله چکەم ئەو مناڵی کە تەمەنی 5 ساڵە ئێستاکە زەلامی بێتە قاپێکە 4 شەقت هێڵدا ناتوانێت دیفاعت لێکە، بەڵام ئەوە براکانتن دێنە قاپێکت بینیشت لەگەڵیانە نەبێ دێن بۆ قاپێکەت ئەڵێن نەک خەڵک تعدای لێ بکە. تۆزێ با ئەخلاقمان بەرزۆکەین مسڵمانان. کوردانی تاراوگە ئەی ئەو کەسانی کە لە ئەوروپان تۆ چوویتە سوید دانیشتوویتە قاپ بۆ وڵاتی غەریبی ئەشۆی، لێرە خوشکێکت هەیە لە ئوڵوبەیە، لە هەولێرە، لە سێتاقانە، لە چەمچەماڵە، لە کفیە، لە کەلارە، لە زاخۆیە. مەردی ئەڵڵا بە پارەی بۆ بنێرە، با دەست نەبا بۆ حرام، با نەچێتە دوکانێک و مناڵێکی دزی بکە پارە. یعنی تۆ چوویتەتە غەریبی لەم هەموو جیهانەی سەرزەویە چوویتەتە وڵاتێک لەوێ پۆز دێ دێڵی من ماڵم لە فەڕەنسایە و کارەبام نابڕێ و ئاوم نابڕێ و هەموو ژیانم خۆشە و ترافیک لایەتی تایە، ناتوانی مانگانە 2 وەرەقە بۆ برایەکی فەقیرت بنێریتەوە. دەی قەسەمەن بواحد الأحد حەقە ئێمە زەکات بۆ تو بنێرین. بەدەیان دەفتەر دۆلاری داناوە تەلەفۆنەکە مامۆستا دروستە زەکاتەکەم دەمە خوشکەکەم. والله خوشکەکەت زەرورترە لە ژنەکەت، والله الذي لا إله إلا هو. ئێستاکە ئەگەر من زاوام هەیە ئێستا خوشکەکەم بکاتە سەر جادەکە بۆچوو ئەڕوا لە ماڵەکەی من زیاتر دەی. ئێستا زاوا من زاوام هەیە، ئێستاکە من وەکو ئێوە خوشکم شووی کردو و زاوام هەیە. ئێستاکە پیاوەکەی لێ بدا بە زمانی بەڕۆژۆ سەر و چاوی بشکێنێ بیکاتە کۆڵان بچێ بۆ ماڵچێ، خەی تەلەفۆن بۆ منەکاڵێ کاکەوا منیان دەرکرد دێمەوە بۆ ماڵتان. دەی ئەو ژنەی تۆ کە ئێستا لەلاتە وا ماڵ و سەرۆت و سامان ئەیبێ بۆ بازار، ئەیبێ بۆ ئەستەمبوڵ، ئەیبێ بۆ تورکیا، عەمرەی پێ ئەەکەی، حەجی پێ ئەەکەی، هەرچی ماڵ و سەرۆتت هەیە خستۆتە ژێر دەست ژنەکەت. خۆ من ناڵێم ڕێز لە ژنەکەت مەگرە، باشترین جیهاد ئەوەیە لوقمەیە حەڵال بکەیتە دەم خێزانەکەتەوە، پارەکەت لە خزمەتی ماڵ و مناڵتا سەر بکەیت. بەڵام تۆزێک با ئەخلاقمان جوان بێت، با غیرەتێکی پیاوانەمان هەبێت کە خوای پەروەردگار ئەو غیرەتەی داوە پێمان، ئێمە ئیماندارین، ئەخلاقمان ئەبێ زۆر زۆر لەوە بەرزتر بێ. بڕۆین زەکاتی ماڵەکەمان پیسی ماڵەکەمان بدەینە برایەکمان کە 6-7 مناڵی هەیە و کرێچیە و بێ ئیش و بێکارە. ئەسڵەن ئەگەر ملیۆنێک مەعاشتە بێ، ئەگەر واریداتەکەت 2 وەرەقە بێ، برایەکت بێ موچە و بێ مەعاش بوو، واجبی شەرعیە لەسەرت بڕۆی 2 وەرەقەی بدەیتێ هەموو مانگێک بۆی مناڵەکانی بێ حورمەت نەبن لە ناو خەڵکە. ئەگەر براکەشت نەفسی بەرزە ئەبێ خۆت بڕۆی لە ژێرەوە 2 وەرەقە بدەیتە براژنەکەت بڵێ براژن ئەم 2 وەرەقەی بۆ مناڵەکان سەر بکە، وەک مناڵی خۆتن. 2 ڕۆژتر ئەو برایەت ئەمرێ بێت تۆ هەتیوەکانی بەقێوکەی. جا داوا ئەکەم لە ئەڵڵا سوبحانەه وتەعالە ئەخلاقمان بەرز کاتەوە. تکایە ئەم پرسیارانە مەکەن، تکایە کاتێ تۆ زەکات دەرەکەی دەوڵەمەنی دەفتەرێکت هەیە بۆیە 2 وەرەقە و نیو دەرەکەی، لە جیاتی ئەو 2 وەرەقە و نیو بدەیتە ئەو بیدەرە هەژارێکی فەقیری ئاوارەی کڵۆڵ، بیدەرە مستحقێک کە پارەی عەمەلیاتی نییە، بڕۆ بۆ ماڵ کاکەت زەرفێ بکەرە ژێر دۆشەکەیان و بڵێ کاکە ئەمە هەدیە جەژنیە بۆ برازاکانم،
ئەو کاتە بزات چۆن ئەڵڵا سوبحانەه وتەعالا ڕوود سپی ئەکا بەرزت ئەکاتەوە و ماڵ و سەرەت و دارایەکەت زیاد ئەکا. من و تۆیەکەوە نەچروک بین زەکات دەینە خوشکە داماوەکەمان، دوایەوە ئەگەریش زەکاتی بۆ دەیتێ مەی دەرێ مادام تۆ ئەوە کەسایەتیتە زەکات بەدەرە خوشکەکەت با خەڵک بیداتێ. تۆ خوشکەکەت فەقیر بێ خەڵکەڵێ خوشکی حاجی فلان کە مۆڵی هەیە و کە پارەی هەیە و کە خوای پەروەردگار ماڵ و سەبەت و دنیای ڕژانەتە سەریا جەنابەت خوشکەکەت سەدەقەی بداتێ هەر حەیات ئەچێ. اینجا عیبە با ئێمە نەرتەقی بی ئەخلاقینا ئەخلاق و ڕەوشت و کەسایەتیمان بەرزکەینەوە.